إن القيادة الكردستانية التي عبرت عن دعمها لتكليف السيد العبادي والاستعداد للتعاون بجدية. کابینەکەی عەبادی و ڕێژەی کورد. عەبادی جیاواز لە مالیکی لە کابینەی پێشوودا توانی لە ماوەی دەستوریدا بەرنامە و پاڵێوراوانی کابینەکەی بەرێتە پەرلەمانی عێراق و متمانەی 177 پەرلەمانتار بەدەست بهێنێت کە زۆرینەی ئامادەبوانی کۆبوونەوەکە بوو. تا ئەو کاتەشی کە عەبادی بەرنامەکەی لە پەرلەمانی عێراق دەخوێندەوە کورد بڕیاری بەشداریکردنی نەدابوو. بەڵام لەگەڵ تەواوبوونی عەبادی لە خوێندنەوەی بەرنامەکەی نوێنەرانی کورد بەیاننامەیەکیان خوێندەوە و تیایدا بڕیاری بەشداریکردنیاندا و ماوەی 3 مانگ مۆڵەتیاندایە کابینەکەی عەبادی بۆ جێبەجێکردنی داواکانی کورد. قررت القيادة الكردستانية المشاركة في الحكومة ومنحها فرصة 3 أشهر للتحقق من التزامها حيال قضايا الإقليم. بابزانین ڕێژەی کورد لە پۆستەکانی بەغدادا چەندە؟ هەروەها کورد ڕێژەی چەندی کورسەکانی پەرلەمانی هەیە؟ ئایا کورتوانیوێتی هێندەی ڕێژەی کورسەکانی پۆستەکانی بەغدا بەدەست بهێنێت؟ پۆستەکانی بەغدا لە 3 بەش پێکاتوە. یەکەم سەرۆکایەتی کۆمار، دووهەم سەرۆکایەتی پەرلەمان، سێهەم سەرۆکایەتی حکوومەت. یەکەم سەرۆکایەتی کۆمار. سەرۆکایەتی کۆمار فواد معسووم لە پشکی کورد. جێگری یەکەم نووری مالیکی شیعە. جێگری دووەم ئۆسامە نوجێفی سوننە. جێگری سێهەم ئەیات عەلاوی شیعە. بەپێی ئەم دابەشبوونەش کورد لە 125 پۆستەکانی سەرۆکایەتی کۆماری وەرگرتووە، لە 150 بۆ شیعە و لە 125شی بۆ سوننە بووە. دووهەم سەرۆکایەتی پەرلەمان. سەرۆکی پەرلەمان سەلیم جوبوری سوننە. جێگری یەکەم هومام حەموودی شیعە. جێگری دووەم ئارام شێخ محەممەد کورد. بەم پێش پۆستەکانی سەرۆکایەتی پەرلەمان بە ڕێژەی لە 133 بەسەر هەر یەک لە سوننە و شیعە و کووردا دابەش بووە. سێهەم سەرۆکایەتی حکوومەت. سەرۆکی حکوومەت حەیدەر عەبادی شیعە. جێگری یەکەم ساڵح موتڵەک سوننە. جێگری دووەم بەها ئەلئەعرەجی شیعە. جێگری سێهەم ڕۆژ نووری شاوەیس کورد. بەم پێش شیعە لە 150 پۆستەکانی سەرۆکایەتی حکوومەتی وەرگرتووە و هەر یەک لە کورد و سوننەش بە ڕێژەی لە 125 پۆستیان لە سەرۆکایەتی حکوومەتدا هەیە. هەروەها ئەو وەزارەتانەی تا ئێستا لەلایەن عەبادیەوە باس کراوە 28 وەزارەتە کە تەنها 4 وەزارەت دراوە بە کورد و 13 وەزارەت بۆ شیعە و 9 وەزارەت بۆ سوننە و وەزارەتێک بۆ تورکمان و وەزارەتێکیش بۆ مەسیحەکان. السيد الدكتور حسين الشهرستاني وزير للتعليم العالي. تصويت أغلبية واضحة. بەم پێش شیعە لە 146 وەزارەتەکان و سوننە لە 132 وەزارەتەکان و کوردیش لە 114 وەزارەتەکانی بەرکەوتووە. دەبێت سەرجەم پۆستەکان پێکەوە وەربگرین بۆی بزانین کورد لە سەرجەم پۆستە گرنگەکانی بەغدا ڕێژەی چەندی وەرگرتووە. سەرۆکایەتی کۆمار 4 پۆست، سەرۆکایەتی پەرلەمان 3 پۆست، سەرۆکایەتی حکوومەت 32 پۆست، سەرجەم کۆی پۆستەکان لە بەغدا 39 پۆست. 39 پۆستەکەی بەغدا بەم شێوەیە دابەش کراون. شیعە 18 کە دەکاتە لە 146، سوننە 12 کە دەکاتە لە 131، کورد 7 کە دەکاتە لە 118، تورکمان 1 کە دەکاتە لە 102، مەسیحی 1 کە دەکاتە لە 102. بەم پێش کورد لە 118 پۆستەکانی بەغدای وەرگرتووە بە جیاوازی لە گرنگی و هەستیاری پۆستەکان. بەڵام بابزانین کورد ڕێژەی چەندی کورسیەکانی پەرلەمانی هەیە؟ ئایا هێندەی کورسیەکان پۆستی وەرگرتووە؟ پەرلەمانتارانی کورد لە سەرجەم لیستە کوردستانەکان و لیستی کەمەنەتەوایەتەکان 66 پەرلەمانتارن لە کۆی 328 کورسی پەرلەمانی عێراق کە دەکاتە ڕێژی لە 120 کورسیەکانی پەرلەمان. بەم پێش کورد کە ڕێژی لە 120 کورسیەکانی پەرلەمانی هەیە تەنها ڕێژی لە 118 پۆستەکانی وەرگرتووە، کەواتە دەبێت پۆستەکانی کورد لە 4 وەزارەتەوە بکرێت بە 5 وەزارەت. ئەو کات مافی کورد وەک خۆی دەبێت و دەگاتە ڕێژەی لە 120 پۆستەکان. ئەمە جگەلەوەی لە چەند ساڵی ڕابردوودا و تا ئێستاش ڕێژەی کورد لە دامودەستگاکانی حکوومەتی عێراقدا زۆر کەم بووە و بەتایبەتیش لە سوپادا و ئەم ڕێژانەی کە باز کراون تەنها لە پۆستە سیادیەکان و پۆستە وەزاریەکانە و تا ئێستا ڕوون نییە و باز نەکراوە کە کورد ڕێژەی چەندەی دەبێت لە دامودەستگاکانی عێراقدا بەتایبەت بۆ پۆستەکانی خوار وەزیر. سەرباری ئەمانش هیچ نووسراوێکی فەرمی لە نێوان سەرکردایەتی کورد و عەبادیدا نییە بۆ جێبەجێکردنی ئەو مەرجانەی کورد هەیەتی
لە ماوەی 3 مانگی داهاتوودا کە مەرجەکانیش بریتین لە یەکەم هەڵپەساردنی کارنامەی حکوومەتەکەی حەیدەر عەبادی و دووبارە پێداچوونەوە لە ماوەی 3 مانگدا، دووهەم گەرنتی دادپەروەری پشکی کورد لە پۆستە وەزارەکاندا، سێهەم پێکێنانی لیژنەیەک بە سەرۆکایەتی عەبادی و نێچیروان بەرزانی بۆ گەڕانەوەی بودجەی بڕاوی هەرێم لە ماوەی هەفتەیەکدا لە دوای دەست بەکاربوونی حکوومەتی نوێ، چوارەم گفتوگۆکردن لەبارەی نەوت و غازەوە و دابەشکردنی داهاتەکان لە ماوەی 3 مانگدا، پێنجەم چارەسەرکردنی دۆسی هەڵپەسێردراوەکانی پەیوەست بە مادەی 140 و هێزی پێشمەرگە و کاراسانیکردن بۆ گەشتی فڕۆکەوانی مەدەنی، شەشەم خەرجکردنەوەی بودجەی هەرێم لە مانگی ئەیلوولەوە، هەروەها سەرکردایەتی کورد بڕیار دەدات کە گونجاو بێت ئەگەر بێت و لایەنی بەرامبەر بابە نەبێت پێیەوە لە ماوەی دیاریکراودا.